بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرج یەکەم لاپەڕە 46. سیفەتەکانی لێکدان. لێرە چەند سیفەتێک نووسرایە. یەکەمیان سیفەتی ئاڵوگۆڕ، دوایە سیفەتی پێکەوە بەستن یان بە یەکتر بەستن، سیفەتی یەک یان سیفەتی بێلایەن و سیفەتی سفر. سیفەتی ئاڵوگۆڕ چییە؟ ئاڵوگۆڕ واتە ژمارەکان جێگەی خۆیان دەگۆڕن. ئەگەر یەکێک لە لای ڕاست بوو دەچیتە لای چەپ، ئەوەی لای چەپ دێتە لای ڕاستوە بەو جۆرە. لە کاتی لێکدان ئەو ئاڵوگۆڕە زۆر ئاساییە و دروستە و زۆر جاریش ئاسان کاری دەکا. دوایە سیفەتی پێکەوە بەستن واتە دەتوانم ئەمن بە کەیفی خۆم کەوانەی دانێم لە چێن دەربمەوێ دوو ژمارەی دانێم، ئەو جەکەوانە لە دەورەی ژمارەکان دانێم بە پێی ئەوەی دەمەوێ کامە دوو ژمارە لێک بدەم. سیفەتی یەک زۆر ئاسانە، هەر ژمارەیەک جارانی یەک دەکا ژمارەکە خۆی، هیچ ناگۆڕێ. سیفەتی سفریش هەر ژمارێک کە ڕەت و جارانی سفری بکەم هەر دەکاتە سفر، هیچ کات ناکاتە ژمارەکە، دەکاتە سفر. تەنیا لە کاتی لێکدان هەر ژمارێک جاران سفر دەکاتە سفر. زیاتر ڕوونکەمەوە لێرە سیفەتی ئاڵوگۆڕ ئەگەر ڕوونکەمەوە لێرە تۆزەک بۆ وێنە ئەگەرە من ژمارە سێم هەبوو، ژمارە سێ کەڕەتی یان جارانی یان لێکدەم لەگەڵ ژمارە 6، ئەوها سێ جاران 6. دەتوانم ئاڵوگۆڕ بکەم بەو دوو ژمارەیە، واتە چ بکەم؟ شەشەکەی بینمە جێی سێی ببەمە جێی 6 جاران سێ، هەمان شتە. ئەگەر دیسان ئەمن جارانی ژمارە چیتکە بوو، دیسان دەتوانم جێیان بگۆڕم، هەرکوو بمەوێ ئەنجامەکە هەمان شتە، کەواتە بە کەیف خۆم دەتوانم جێی ژمارەکان بگۆڕم. ئەوە سیفەتی ئاڵوگۆڕ. لەبەرچوو ئەوها دەکەم هەندێک جار ئاسانە لێکدانەکە کە جێگەی ژمارەکان دەگۆڕم، ئاسان دەبی. سیفەتی بە یەکتر بەستن چییە؟ سیفەتی بە یەکتر بەستن بۆ وێنە ئەگەرە من 5 جاران 6 جاران سێم هەبوو، ئەگەرە من دوو کەوانم هەبوو، ئەوها دوو کەوانەکەم لێرە دانا با تۆزەک نێزیچیان کەمەوە، ئەو ژمارانە هەتا کەوانەکەم ئاسان بی. ئەگەر ئەوها دوو کەوانم هەبوو لێرەم دانا، کەواتە ڕوون دەکەمەوە کە ئەمن دەمەوێ یەکەم جار 5 و 6 لێک بدەم. 5 جاران 6 دەنووسم 30، ئەو جا 30 لێک دەدەم لەگەڵ 3. بەڵام ئەگەرە من کەوانەکەم لێرە لابرد، ئەوها هینامە ئێرە بردمە لایەکەی دی، لێرە ئەمن ڕوونی دەکەمەوە. چ ڕوون دەکەمەوە؟ دەمەوێ یەکەم هەنگاو پێنجەکەی وەکو خۆی بنووسمەوە، جارێ هیچ نەکەم، جارێ ئەمن 6 و 3 لێک بدەم کە دەکا 18، ئەو جا 5 بینم جارانی 18 بکەم، ئەوەش هەر ڕاستە. کەواتە سیفەتی پێکەوە بەستن یان بە یەکتر بەستن لە کاتی لێکدان زۆر ئاساییە، زۆر بە کەیفی خۆمە یەکەم جار دەمەوێ کام دوو ژمارە لێک بدەم، دەتوانم ئەوهاش بنووسم، ئەوها جێیەکەیان دەگۆڕم، ئەو جا یەکەم جار ئەمن
5 لێک دەدەم. ئەو سیفەتە زۆر جار ئاسانکاریە لۆدیتنەوەی ئەنجامی لێکدانی 3 ژمارە یان 4 ژمارە یان 5 ژمارە هەتا دوایی. ئەوە سیفەتی بە یەکتر بەستن. ئەمن بە کەیف خۆم لە چێ بمەوێ لەوێن دەرێ کەوانەکان دادەنێم ڕوونی دەکەمەوە کە ئەمن دەمەوێ یەکەم جار کام 2 ژمارە لێک بدەم. ئەوەش ئەوە. ئێستا سیفەتی یەک مانای چییە؟ سیفەتی یەک واتە ئەمن ئەگەر ژمارەکەم هەبوو ئەو ژمارەیەم جارانی چ کرد؟ جارانی یەکم کرد. ئەنجامەکە چییە؟ ئەنجامەکە هەردەکە ژمارەکە خۆی. 5 جاران یەک هەردەکە 5. 1 جاران 5ش هەردەکە 5. ئەوە سیفەتی بێلایەن یان سیفەتی یەک. ئەو جارێ سیفەتەشکەم هەیە سیفەتی 0. 0 جاران هەر ژمارەک هەردەکە 0. ئەو ژمارەکە لێرە بی ژمارەکە سفرەکە لێرە بی ئەو ژمارەیە چیتکە بی بۆ وێنە 6 یان 3 هەردەکە 0. 3 جاران 0 هەر 0. 5 جاران 0 هەر 0. 6 جاران 0 هەر 0. پیتی جاران 0 هەر 0. لە کاتی جاران هەموو شتێک جارانی 0 هەردەکە 0. ئەوەش سیفەتی 0. ئەو سیفەتە سیفەتی یەک و سیفەتی 0 تەنیا لە جاران هەیە لەگەڵ لە کاتی دابەشیش هەیە. بۆ وێنە ئەمن ئەگەر ژمارە 6م هەبوو یان 3م هەبوو دابەشی یەکی بکەم هەردەکە 3. 6م هەبوو دابەشی یەکی بکەم هەردەکە 6. واتە لە کاتی دابەشیش بە کەلک دێ بەڵام لە کاتی کەم و کۆ نابی. سفریش هەروە. ئەمن ئەگەر 0م هەبوو دابەشی 6م کرد هەردەکە 0. یان 0م هەبوو دابەشی 3م کرد هەردەکە 0. بەڵام هیچ کات 3 دابەشی 0 نابی. ئەوە قەدەغەیە لە بیرکاری. نابی هیچ ژمارە دابەشی 0 بکرێ چونکە تا ئێستا کەس نازانی کە ژمارەی دابەشی 0 دەکەی چ ڕوو دەدا. کەواتە هیچ کات هیچ ژمارەی دابەشی 0 مەکە بەڵام 0 دابەشی ژمارەی بکە. ئەوە زۆر ئاساییە. ئێستا ئەدی لە کاتی کۆکردنەوە دەتوانم ئاڵوگۆڕ بکەم؟ بەڵێ لە کاتی کۆکردنەوەش بۆ وێنە ئەگەرە من 6 کۆ 3م هەبی دەتوانم ئاڵوگۆڕ بکەم. دەنووسم 3 کۆ 6 هەمان شتە. هەمان شتە. بەڵام ئەگەر کەمم هەبی ناتوانم ئاڵوگۆڕ بکەم. یەک شت نییە. 3 کەم 6 ناکە 6 کەم 3. دووشتی جیاوازە. کەواتە ئەگەر کەمم هەبوو ناتوانم ئاڵوگۆڕ بکەم بەڵام ئەگەر کۆم هەبوو دەتوانم. ئەگەر لە جیاتی کەم دابەشم هەبوو دەتوانم ئاڵوگۆڕ بکەم؟ ناتوانم. 6 دابەش 3 وەکو ئەوەی نییە 3 دابەش 6. دووشتی جیاوازە. کەواتە ناتوانم هەرگیز ئاڵوگۆڕ بکەم. ئاڵوگۆڕ کەنجی دەکرێ تەنیا ئەگەر ئەمن لێکدانم هەبوو ئاڵوگۆڕ زۆر بە ئاسانی دەتوانم بکەم ئەگەر کۆشم هەبوو. بەڵام ئەمن لێرە بابەتەکەم بابەتی لێکدانە. کەواتە ئەو سیفەتانەی کە لێرە هەیە زۆر گرنگە ئەمن هەموو جارێ بیان خێنمەوە بەبیرم بێتەوە بزانم کامەنە سیفاتەکانی کە ئەمن دەتوانم سوودیان لێ وەربگرێ. کەواتە لێرە نووسرایە چ بنووسی 8 جاران 5 چ بنووسی 5 جاران 8 هەر یەک شتە. یەکسانە. هیچ کێشە نییە. کەواتە ئەگەر ئەمن
لە لای چەپ لێرە ئەگەر تەمەشای ئێرەکەم لە لای ڕاست چم هەیە، هەشتم هەیە، جارانی ژمارە کرایە کە نازانم چەندە. لە جیاتی ژمارەکەی نووسرایە پیتی ئەو پیتە س. لە لای چەپیش نووسرایە 5 جاران 8. ئەمن لێرە ئەو هەشتم هەیە، لێرەش هەشتم هەیە. 100 دەبی ئەو پیتەش بکاتە ئەو ژمارەیە، چونکە لای چەپ و لای ڕاست دەبی وەک یەکبی. لێرە 8 هەبوو، لێرەش 8 هەیە، لێرە 5 هەبوو، ناچارم لێرەش دەبی هەر 5 هەبی. یەکسەر ئەمن دەبی بزانم ئەو پیتە یەکسانە بە ژمارە 5. کاتە ئەگەر پرسیارەکی ئەوهایان لێ کردم نووسیان 2 جاران 3 یەکسانە بە 3 جاران پیتی ئەو پیتە م چەندە؟ دەبی ئەمن یەکسەر بزانم پیتی م دەکات 2، چونکە 3 لێرەش 3 هەیە، لەو لایە 2 جاران 3 لێرەش دەبی 3 جاران 2 بی، نابی شتە چیت کەبی. یەکسەر دەبی ئەم بزانم ئەو یەکسانیە هەیە، ئاڵوگۆڕ هەیە، و ئەگەر پیتەکەم هەبوو دەبی یەکسەر بزانم پیتەکە دەکاتە چ. هەروەها لە کاتی بە یەکتر بەستن لێرە دیسان ئەمن لای ڕاست وە لای چەپ تەمەشای ژمارەکانی خۆم دەکەم. لێرە هەشتم هەیە لە لای ڕاست، لێرەش هەشتم هەیە، زۆر باشە. لێرە شەشم هەیە، لێرە شەشم هەیە، زۆر باشە. لێرە 5م هەیە، لێرە دەبی ئەو پیتە بکاتە 5، دەنا تێک دەچی، کەواتە پیتی س دەکاتە 5. یەکسەر دەبی بزانم. لێرەش سیفەتی یەک دەبینم 16م هەیە لە لای ڕاست، لێرە 16م هەیە. ئەوجا جارانی ژمارە چی کرایە لێرە هەر بوویتە 16 هەروەکو خۆی مایتەوە. ئایا ئەو ژمارەیە چییە؟ ئەگەر 16 جارانی سفری کەم دەکا 0، لێرە کردێ 16 نەیکردە 0، کەواتە ئەو پیتە ناکاتە 0. ئەدی 2 16 جارانی 2 بکەم دەکا 32، ئەوەش نابی. 3 نابی، کەواتە تەنیا و تەنیا یەک ژمارە دەبی، ئەویش ژمارە یەکە، چونکە تەنیا ئەگەر 16 جارانی یەک بکەم یەکسانە بە 16، کەواتە یەکسەر دەبی بزانم ئەو پیتە دەبی بکاتە یەک. صفەتی یەک لەبیرت نەچی سیفەتەکانی لێکدان یارمەتی شیکاری پرسیارەکان بە هزری دەدات. ئەگەر من ئەو سیفەتانە بزانم زۆر ئاسانە بتوانم پرسیارەکان وەڵام بدەمەوە بە هزری. لێرە پێداچوونەوەی خێرا زۆر گرنگە. لە خشتەی لێکدان ئەمن دەزانم 7 جاران 6 دەکاتە 42. لێرەش دیسان 7 جاران 6 هەر دەکات 42، بەڵام لێرە سفرە چیشم هەیە، یەکسەر ئەو سفرەی دەینمە خوارێ. پرسیاری سێ دیسان 42کەی دەنووسم. پرسیاری سێ دیسان دەنووسم 42، بەڵام ئەو جارەی 2 سفرم هەیە، هەردووچیان دەبی بنووسمەوە 2 سفری 700. پرسیاری 4 دیسان 42، بەڵام ئەو جارەی 3 سفرم هەیە، هەر سێکیان دەبی بنووسمەوە. پرسیاری 5 دیسان 42، بەڵام 4 سفرم هەیە، 1 2 3 4. کەواتە زۆر ئاسانە فێر بم لێکدان کووە ئەگەر ژمارەکەم سفری لەگەڵ بوو. تەواو بووم لەو لاپەڕەیە، دەتوانم سەردانی لاپەڕە 47ش بکەم، ساغ بکەوە. ئەو سیفەتەی پرسیاری یەک، ئەو سیفەتەی بە ئاسانی
یارمەتی دیارکردنی بەهای پیتی س دەدات باس بکە. لێرە تۆزێک ئەوەی ڕاستی بێ ئەو پرسیارە قورسە کە پرسیاری یەکیشە. تۆزێک قورسە لەبەرەوەی ئەنجامەکە هەمووی بوویتە سفر. لێرە ئەمن دەزانم 16 سفر نییە، 16ەیە. 72ش ئەویش هەر ژمارەیە. پێی ناوێ ئەمن بینم 16 و 72 لێک بدەم. تەنیا ئەمن پێی دەوێ بزانم ئایا پیتی س دەکاتە چ ژمارەک. بەڵام چونکە لە لای چەپ ئەنجامەکە بوویتە سفر، 100% ئەو پیتە سفرە. چونکە ئەگەر سفر نەبا لای ئەو لایە لە کاتی لێکدان نەیدەکردا سفر لەو لایە، کەواتە یەکسەر دەبی بزانم پیتی س یەکسانە بە سفر. ئەوجە لێرە ژمارەکە هەر چ بی جارانی سفری بکەی هەر دەکا سفر. ئەگەر ژمارەکە 2000 بی و 4000 بی و 5 بی و 6 بی و 19 بی و 5 ملیۆن بی، چونکە جارانی سفرت کرد هەر دەکا سفر بەبێ خۆماندی کردن. کاتە لێرە یەکسەر چونکە سفرم دیت ئەو پیتەی دەکەمە سفر، ناتوانم 72 بکەمە سفر چونکە 72 72 16 16ەیە. پرسیاری 2 هاوکێشەکە شیکار بکە. هەمیشە کە جێم لێیە لێم دەپرسن داوام لێ دەکەن هاوکێشەی شیکار بکەم مانای چییە؟ واتە ئەو پیتەی لە هاوکێشەکە هەیە دەکاتە چ؟ واتە لە دوایی بنووسە پیتی د یەکسانە بە ئەو ژمارەی کە دەزانی. ئەوەیە شیکار. باش، ئێستا ئەمن تەمەشای هاوکێشەکەی دەکەم. تەمەشای لای ڕاست دەکەم، دەبینم 7م هەیە، جاران پیتی د جاران 8 لە لای چەپیش 7م هەیە، 3م هەیە، 8شم هەیە. ئەو 7 هەر ئەو 7 لێرە هەیە. ئەو 8ش هەر ئەو 8 لێرە هەیە. لە لای ڕاست لە لای چەپ 3 هەیە، بەڵام لە لای ڕاست لە جیاتی 3 ئەو پیتە هەیە. کەواتە یەکسەر دەبێم بزانم پیتی د یەکسانە بە 3. دەنا هاوکێشەکە تێک دەچوو ئەگەر 3 نەبا. کەواتە یەکسەر شیکارەکە د دەکاتە 3. ئەو جاچ دەکەم ئایا چ سیفەتێک بەکارهێنراوە؟ ئایا لەبەر چ لای ڕاست و لای چەپ ئەوها نووسرایە؟ ئەو سیفەتێک کە بەکارهێنرایە تەنیا ئەو کەوانەیە جێی خۆی گواستیتەوە. هەمیشە کە کەوانە جێی خۆی دەگوازیتەوە سیفەتەکە ناوی سیفەتی پێکەوە بەستن. هیچی تکەنیە. سیفەتی پێکەوە بەستن چونکە ژمارەکان هەمویان لە جێی خۆیتیان. ژمارەکان جێی خۆیان نەگۆڕیە، تەنیا کەوانە جێی خۆی گۆڕیە. کە کەوانەش جێی خۆی دەگۆڕی سیفەتەکە ناوی سیفەتی بە یەکتر بەستن. کەواتە لێرە 2 داواکاری هەبوو. یەکەم داواکاری پیتی د یەکسانە بە 3، دووەم داواکاری سیفەتی بە یەکتر بەستن. پرسیاری 3 لای ڕاست پیت جاران 3، لای چەپ 3 جاران 9. لێرە سەیەکە لێرەیە لە جارانی 3، لێرە سەیەکە هاتیتە ئەو لایە. کەواتە 3 جێی خۆی گۆڕیە، سیفەتەکە ئاڵ و گۆڕە. ئەدی پیتەکە چەندە؟ پیتەکە بێگومان 9ە، چونکە 9 جاران 3 هەمان شتا وەکو 3 جاران 9. هەمان شتا. چ بنووسی 9 جاران 3 چ بنووسی 3 جاران 9 هەر یەک شتا. بەڵام ئاڵ و گۆڕ کرایە، ژمارەکان جێی خۆیان گۆڕیتەوە و یەکسەر دەزانم ئەو پیتە 100% دەکا ئەو ژمارەیە. پرسیاری 4
ژمارەکم هەیە کە جارانی هەفتی دەکەم دەبیتە سفر. سەدا سەد ئەو ژمارە ئەو پیتە دەبی ژمارە سفر بێت، چونکە تەنیا سفر جاران هەفت یەکسانە بە سفر. صفەتی سفر. هاوکێشەکە شی کار بکە، صفەتەکەش دیاری بکە. یەکسەر تەماشای یەکسانەکەی دەکەم لای ڕاست لای چەپ. ژمارەکان دەینم یەک یەک، تەماشا دەکەم لێرە چارم هەیە، لە هەمان جێ چارم هەیە. لێرە تەماشا دەکەم هەشتم هەیە، لە هەمان جێگە هەشتم هەیە. لێرەش تەماشا دەکەم پیتی مئم هەیە، لە هەمان جێگە هەفتم هەیە. کەواتە پیتی مئ یەکسانە بە هەفت. ئەو صفەتەی بەکار هاتیە تەنیا صفەتی بە یەکتر بەستنە کە کەوانەکان جێگەی خۆیان گۆڕیە، بەڵام ژمارەکان هەر لە جێی خۆیانن. پرسیاری 6 ژمارەکم هەیە، جارانی ژمارەیەکی تکەی دەکەم دەبیتە سفر. کەواتە ئەو ژمارەیە ئەو پیتە یەکسانە بە سفر. یەکسەر پیتی س یەکسانە بە سفر، صفەتی سفر. پرسیاری 7 پیتی ن جاران 43 دەکات 43 جاران ئەو ژمارەیە. لێرە 43 جێکەی خۆی گۆڕی، دەبوایە 43 لێرە نووسرابە، بەڵام لێرە نووسرایە. کەواتە صفەتی ئاڵ و گۆڕ وە لە هەمان کات پیتی ن یەکسانە بە سێ. ئەوجا ئەگەر لە جیاتی پیتی نووسیم سێ جاران 43 یەکسانە بە 43 جاران سێ. وەکو دەبینین جێی خۆی گۆڕی سێ، یەکەم جار نووسرا بوو لە لای ڕاست، لێرە سێ دووەم جار نووسرایە. صفەتی ئاڵ و گۆڕ و پیتی ن یەکسانە بە سێ. خوێندکاری ژیر وەکو دەبینی زۆر 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 ئاسانە شیکاری ئەو پرسیارانە. پرسیاری 8 6 6 7 پیتی س 2 2. کەواتە پیتی س یەکسانە بە 7. صفەتی بە یەکتر بەستن. لێرە 5 5 جارانی چ ژمارەك هەر دەکا 5. سەدا سەد ئەو س یەکسانە بە یەک، چونکە تەنیا 5 جاران یەک دەکا 5. صفەتی بێلایەن یان صفەتی یەک. پرسیاری دە زۆر ئاسانە. یەک لەگەر چ لێکی بدەم دەکا 165. بێگومان لەگەڵ 165، چونکە تەنیا 165 جاران یەک دەکا 165. ژمارەکە خۆی واتە صفەتی یەک. پیتی ت یەکسانە بە 165. پرسیاری 11 5 5 پیتی ن دەکات 4 وە 13 هەر 13ەیە. کەواتە پیتی ن یەکسانە بە 4 صفەتی بە یەکتر بەستن. پرسیاری 12 112 112 9 ن کەواتە پیتی ن یەکسانە بە 9 صفەتی ئاڵ و گۆڕ. پیتی س جاران یەک هەر یەکسانە بە پیتی س. کەواتە پیتی س دەتوانی هەر ژمارەك بی. لێرانە ئەو پیتە هەر چ ژمارەك بی دەتوانی بنووسی 2 جاران یەک هەر دەکا 2. لێرە پێی ناوێ پیتی س بزانم چ ژمارەکە، تەنیا صفەتەکە چییە، صفەتی
سیفەتی یەک یان بێلایەن. لێرە ناتوانم شیکاری ئەو هاوکێشەی بکەم چونکە پیتی هەر چ ژمارەک بی دەتوانی هەر چ بی، چونکە ئەگەر 100 بی 100 جاران یەک هەر دەکا 100. کەواتە لێرە ناتوانم بزانم پیتی دەکاتە چ 100 تۆزێک ئەو پرسیارە ئاسان نەبوو، بەڵام سیفەتەکەی هەر نەبی دەزانین. چەند سیفەتێک یان چەند سیفەتێک کە بەکار هاتووە دیاری بکە. پرسیاری 14 پیتی جاران پیتی ئی دەکاتە پیتی ئی جاران پیتی چی سیفەتێک بەکار هاتی؟ ئاڵوگۆڕ. جێ خۆیان گۆڕیا، تەنیا جێ خۆیان گۆڕێ سیفەتی ئاڵوگۆڕ. لێرە سیفەتی سفر، سیفەتی سفر ژمارەکەم هەیە یان پیتەکەم هەیە جارانی سفر هەر دەکا سفر. لێرە سیفەتی یەک یان سیفەتی بێلایەن ژمارەکەم هەیە هەر دەکا ژمارەکە خۆی، سیفەتەکە سیفەتی بێلایەن. بەڵام شیکار ناکەم، ناتوانم بزانم پیتی ن دەکاتە چەند، چونکە پیتی ن دەکاتە هەر چ ژمارەک بی. پرسیاری 17 پیتی 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 ک هەمویان لە جێ خۆیانە، کەواتە سیفەتی بە یەکتر بەستن. پرسیاری 18 و جێ خۆی گۆڕیا پیتی پیتی ب ئەویش جێ خۆی گۆڕیا، تەنیا پیتی ک لە جێ خۆی مایە، کەواتە سیفەتی دوو سیفەت بەکار هاتیە، ئاڵوگۆڕ پاشان بە یەکتر بەستن. ئاڵوگۆڕ و بە یەکتر بەستن، دوو سیفەت. بەکارهێنانی پێدراوەکان وێنە ڕوونکردنەوە یەکە بۆ شیکاری پرسیاری 19 و 20 بەکاربینە. لێرە ئەمن وێنەکەم هەیە باسی سیدیە فرۆشراوەکان بە ملیۆن، ژمارەی سیدیەکان لە ساڵانی 1997 1998 و 1999 3 ساڵ. لێرەش بە ملیۆن وەکو دەبینین ساڵی 99 لە هەمووی زیاتر فرۆشرایە، ساڵی 97ش کەمتر فرۆشرایە، ئەوە 97 ئەوەش 98 ئەوەش 99. ئێستا تەماشای پرسیارەکان کەم. پرسیاری 19 ژمارەی سیدیە فرۆشراوەکان لە ساڵی 97 هەتا 99 بخەمڵێنە. واتە ئەو ژمارانە کۆبکەوە بۆ وێنە. لێرە ئەگەر بخینمەوە ساڵی 97 نزیکەی 500 ملیۆن زیاترە، 0.5 لە 5 زیاترە، 0.6. بەڵام چونکە نووسرایە بخەمڵێنە ئەمن دەی خەمڵێنم بە 1 ملیۆن، کەواتە ساڵی 97 دەنووسم 1 ملیۆن. ئەوها ساڵی 98 2 ملیۆنە، ئەمش دەنووسم 2 ملیۆن. ئەوها 2 ملیۆن. ساڵی 99 هەر بەخۆی 6 ملیۆنە، ئەمش دەنووسم 6 ملیۆن. ئەو جە کۆیان دەکەمەوە 1 و 2 دەکا 3 و 6 دەکا 9 ملیۆن. 9 ملیۆن ئەوها دەنووسم. ئەوە خەمڵاندم لە ساڵی 97 هەتا 99 واتە 97 و 98 و 99 هەر سێکیانم کۆ کردەوە، تەنیا 97ەکەم خەمڵاند چونکە لە 1 ملیۆن تۆزە کەمترە.
خەمڵاندم بە 1 ملیۆن نزیکەی 9 ملیۆن. ئەوە تەواو بوو. ئێستا دەچمە لای پرسیارەکەی. پاشی ئەو پرسیاری 20 لە کام ساڵ زۆرترین ژمارەی پەپکە فرۆشراوەکان لە کام ساڵدا زۆرترین ژمارەی پەپکە فرۆشراوە؟ بێگومان ساڵی 99 کە دەبینین ستونەکە لە هەمویان بەرزترە. ساڵەکەی دەنووسم 1999. ئەوجا دێمە لای پرسیاری 21 شوێنی کەوانەکان دیاری بکە بە مەرجێک هاوکێشەکە ڕاست بێ. لێرە هاوکێشەکم هەیە، لای ڕاست وە لای چەپ دەبی یەکسان بی. ئەمن دەبی لێرە چ بکەم؟ کەوانەی دانێم. تۆزێک ئەو پرسیارە ئاسان نەبوو، بەڵام ئەمن یەکسەر دوو کەوانم لێرە دانا. ئەوها دوو کەوانەشم لێرە دانا. ئەوجا ئەو کەوانە شینم 3 جاران 24 کرد، کۆم کردۆ لەگەڵ کەوانە سۆرەکە کردێ 240. لێرە تەمەشاکەن کو ئەمن چاکم کردیا. 24 جاران 3 کۆ 24 جاران 7. یەکەم جار 24 جاران 3 کردیا 72. کۆم کردەوە یان کۆیەکەم نووسیەوە جارێک کۆم نەکردەوە، ناوکەوانەکانم چاک کرد. 24 جاران 7 کردێ 168 کە هەردووچیان 72 168م کۆ کردەوە. 2 8 دەکات 10 7 و 6 دەکات 13 و 1 14 1 و 1 2 کردێ 240. واتە کەوانەکان ئەوها دانێ. پرسیاری 22 سوزان لە ماوەی 20 چرکەدا لێدانی دڵی ژمارد. ژمارەی لێدانەکان چەند بوون؟ 29 ترپە بوو. 1 2 3 4 هەتا 29 بە 20 چرکەی. ئێستا پرسیارێکی زۆر جوانە و پرسیارە. ئێستا داوام لێ دەکەن ئایا ژمارەی لێدانی دڵی سوزان لە 1 خولەک چەندە؟ بێگومان زۆر ڕێگەی بیرکردنەوە هەیە لۆ شیکاری ئەو پرسیارە. یەک لەوانە ئەوەیە کە ئەمە لێرە بۆ وێنە دەنووسم 20 چرکە 29 ترپە. ئەدی 60 چرکە چونکە 1 خولەک دەکا 60 چرکە. ئەدی 60 چرکە چەند ترپە؟ بێگومان ئەگەر لە 20 29 هەبی 60 چەند زۆرترە لە 20 چەند جار زۆرترە لە 20. ئەگەر 60ەکەی بینم دابەشی 20 بکەم دەکاتە 3 جار بەقەد 20 60. کەواتە ترپەکانیش دەبی 3 جار بەقەد 29 بن. کەواتە ئەگەر من 29 هینە جارانی 3 کرد، ئەوە ژمارەی ترپەکان لە 1 خولەک دەردەچی ترپەکانی دڵی سوزان. 3 جاران 9 دەکاتە 27. 3 جاران 2 دەکاتە 6 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو دووەی دەکاتە 8. واتە 82 ترپە لە 1 خولەک دڵی سوزان لێ دەدا. ئەوە یەک لە ڕێیەکانە. ڕێی دووەم چییە؟ ئەو هابیرکەوە 20 چرکە 29 ترپە. 20 چرکەی دیسان 29 ترپە. ئەوە بۆ چل. 20 چرکەی دیش دیسان 29 ترپە. ئەوە بۆ 60. 1 خولەکی 60. ئەوجا 29یەکان کۆ بکەوە 9 9 18 18 و 9 27 7 دوو لێرە بنووسە 2 2 4 6 8. یەکشتا کو لۆتو باش بوو بیرکردنەوەکەت هەر کوبی هیچ کێشە نییە. کۆی دەکەیەوە لێکی دەدەی دابەشی دەکەی بە قسە دەنووسی کێشە نییە.
گرنگ ئەوەیە بگەیە ئەنجامە چی نزیک ئەو ئەنجامەی. بەڵام ئەگەر بێ و بنووسی 4 ترپەیە یان 2 ترپەیەوە هیچ لە پرسیارەکەی تێنەگەیشتی، چونکە لە 20 چرکەی 29 جار دڵی لێدا کوولەیەک خولەک 2 ترپە و 3 ترپە و شتێ وهایە کەواتە دەبی تۆزێک خەمڵاندنیش بی، هەر تۆزێک خەمڵاندنەکەت شیاو بی وە گونجاو بی. لێرە دەنووسم تربە ئەوها. پرسیاری 23 پرسیاری 23 هەتا ڕادەیەک زەحمەتە، هەتا ڕادەیەک ئاسان نییە، نەک زەحمەتە ئاسان نییە. کۆمەڵێک لە چێڵ و مراوی دووشتن، چێڵ و مراوی ژمارەی سەر و قاچیان 99 بوو، واتە کە دەچم دەژمێرم ژمارەی سەریان لەگەڵ پێیەکانیان هەمووی دەکاتە 99 دانە. ئەگەر ژمارەی مراویەکان دوو ئەوەندە دەبی زۆر ئاگام لێبی. ئەگەر ژمارەی مراویەکان دوو ئەوەندەی ژمارەی چێڵەکان بی، ئایا ژمارەی هەریەکەیان چەندە؟ ئایا ژمارەی هەریەکەیان چەندە؟ لێرە ئەو جۆرە پرسیارانە ئەوەی ڕاستی بی تەنیا خەمڵاندن هەیە، بە خەمڵاندن بتوانین پرسیارەکەی چاکەین، بەڵام بەڕێی هاوکێشە زۆر بە ئاسانی دەتوانین زوو بزانین ژمارەکەیان چەندە، بەڵام ڕێی هاوکێشە زۆر ئاسان نییە، بە تایبەتی لێرە کە دەبی ئەمن دوو هاوکێشەی دروست بکەم. یەکەم جار بە تۆزە ڕوونکردنەوەکەم لێرە دروست کردیە. ژمارە چێڵەکان هەرچەندە من هەمویانم دروست نەکردیە، چونکە نازانین چەندن. هەندێکیانم لێرە دانایە، مراویەکانم ڕەگ زۆرتر دانایە، چونکە مراویەکان دوو ئەوەندەی چێڵەکانن، هەر نەبی ئەوەندەی دەزانین کە مراویەکان ئەگەر چێڵ بۆ وێنە 10 بی مراوی 20، ئەگەر چێڵ 8 بی مراوی 16، ئەگەر چێڵ 9 بی مراوی 8. ئەوها ئەوجا کە قاچی چێڵەکان دەژمێرین 4 قاچیان هەیە لەگەڵ یەک سەری دەکا 5، کە سەر و قاچی مراویەکان دەژمێرین چونکە مراویەکان دوو قاچیان هەیە یان دوو پێیان هەیە، لەگەر سەری مراویەکان 3 بە هەردووچی دەکا 3 لۆ هەر مراویەی، بەڵام لۆ هەر چێڵەی کە دەژمێرین دەکا 5. سەر و قاچەکانی چێڵەکان دەکاتە 5 چونکە 4 قاچی هەیە، بەڵام مراویەکە دەکاتە 3. ئەمن دەزانم سەر و قاچی یەک چێڵ دەکا 5، بەڵام نازانم چەند چێڵم هەیە، لەبەر هەندێ دەنووسم 5 جاران پیتی چ 5 چ. مراویەکانیش دەزانم دەکا 3، مراویش نازانم چەند مراویە چونکە جارێ نازانم چەندە، دەنووسم 3 م، واتە م واتە ژمارە مراویەکان، چ واتە ژمارەی چێڵەکان. ئەوجا ئەگەرە من کۆ بکەمەوە ئەو هاوکێشەی 5 چ کۆی بکەمەوە لەگەڵ 3 م دەکاتە چەند؟ دەکاتە 99. واتە ئەمن ئەگەر 5 چ کۆی بکەمەوە لەگەڵ 3 م دەبی بکاتە 99. ئەو هاوکێشەیە زۆر زەحمەتە شیکاری، لەبەر چ؟ چونکە دوو نەگۆڕ و نادیاری هەیە، دوو پیتی هەیە، پیتی چ و پیتی م، لەبەر ئەوەی زۆر زەحمەتە شیکاری ئەو هاوکێشەی بکەم. لەبەر هەندێ ئەمن چ دەکەم؟ ئەمن دەینم زیاتر لێرەش چم نووسی، ئەمن لێرە زیاتر دەینم دەخەمڵێنم، بۆ وێنە لە خۆم دەپرسم، چونکە ئەمن دەزانم
ئەوەندەی دەزانم کە مراویەکان ژمارە مراویەکان ئەگەر ئەوها بنووسم مراویەکان یەکسانن بە 2 ئەوەندەی چێڵەکان. واتە ژمارەی چێڵەکان ئەگەرە من جارانی 2 بکەم ئەو جە دەکا مراویەکان. گریمان چێڵەکان 5 گریمان چێڵ دەکا 5. مراویەکان چەندە؟ مراویەکان 10. باشە ئەگەرە من هینام 5م با لە جێشکە یان لێرە چاکم، ئەگەرە من گریمان هەر ئەوها چێڵەکان 5 مراویەکانیش 10 بزانم دەکانەوە 2 قاچەکانیان یان ناکە. کاتە ئەمن دەینم لێرە دەنووسم 5 جاران چێڵەکان گوتمان 5 هەر چێڵی 5 قاچی هەیە و 5 جاران 5 دەکا. پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ مراویەکان 3 مراویەکانیش 10 چونکە 2 ئەوەندەی چێڵەکە 3 جاراندا بزانم دەکانەوە 2 یان ناکە. 5 جاران 5 کردیە 25. کۆی دەکەمەوە لەگەڵ 3 جاران 10 دەکا 30. ئەو 25 و 30 کۆکەمەوە دەکاتە 55 ناکەنەوە 2 کەواتە هەڵەیە ئەمن دەبی ژمارەکەی خۆم هەندێک زۆر کەم. ژمارەکەی خۆم زۆر کەم بکەمە چ؟ بکەمە 20 مراویەکان بکەمە 20 چێڵەکان بکەمە 10. 5 جاران 10 کۆی بکەمەوە لەگەڵ 3 جاران 20 بزانم دەکانەوە 2 یان نا. 5 جاران 10 دەکا 50 کۆی بکەمەوە لەگەڵ 3 جاران 20 دەکا 60 50 60 دەکا 110 دیسان 110 گەورەترە لەنەوە 2 کەواتە 20 زۆرە. ئەدی چ بکەم؟ شتێک لە مابەینی 10 و 20 مراویەکان لە مابەینی 10 و 20ەکەی کەم دەکەمەوەی مراویەکان دەیان کەمە بۆ وێنە لێرە ئەمن مراویەکانم کردە چەند؟ مراویەکانم کردە 18 چێڵەکانیشم کردە 9 چونکە مراویەکان 2 ئەوەندەیە. ئەو جا 5 جاران 9 ئەگەر بکەم چێڵەکان 9 کەسن 5 جاران 9 دەکا 45 مراویەکانیش 18 3 جاران 18 دەکا 54 کە 45 و 54 کۆ دەکەمەوە دەکا 92 کەواتە لێرە ئەمن کە 20 بوو هەڵە بوو گوت مراویەکان ڕەنگە 20 بن چێڵەکانیش 10 بن هەڵە دەرچوو کەواتە تۆزە دەبی بە کەیفی خۆت دەست پێ بکەی بە ژمارەک پاشان تەماشایکەی بزانی هاوکێشەکە هاوسەنگە هاوسەنگ نییە ژمارەکەی گەورەکەی و بچووکەیەوە هەتا دەگەیە ئەنجامی تەواو. ئەمن یەکەم جار 5م دانا هەڵە بوو 10م دانا هەڵە بوو بۆ چێڵەکان بۆ بێگومان بەڵام کە 9م دانا بۆ چێڵەکان 18م دانا لۆ مراویەکان ڕاست دەرچوو. ئێستا زانیمان 9 چێڵ 18 مراوی ئەو جۆچی قاچەکانیان دەژمێری لەگەڵ سەریان بەڵام زۆر گرنگە لێرە بزانی 5 و 3 ئەوە زۆر گرنگە لەبەر هەندێ هەستم کرد پرسیارەکە ئاسان نەبوو. پرسیاری پرسیاری 24 نمونەیەک بێنە بە دیاری بخات چۆن سیفەتی پێگۆ بەستنەوە پێویست ناکە من چاکەم یەکسەر دێمە لای پێدا چوونەوە ئامادەبوون هەرچەندە زۆر لەو جۆرانەشم چاک کردیە ژمارەی دەی بە شێوەی کرد بنووسە پرسیاری 25 زۆر ئاسانە. ئەمن چ دەکەم یەکسەر تەمەشای لای ڕاستی فاریزە دەکەم چەند خانەیە دەژمێرم چەند ڕەنووسە دەژمێرم 1 2 3 ڕەنووسە کە 3 ڕەنووسە یەکسەر هێڵی دابەش دروست دەکەم
لە خوارێ 3 دادنێ چونکە 3 ڕەنووسە 1 2 3 ئەوجا ژمارەیەکیش هەمیشە دادنێ واتە 1000. ئەوجا چ دەکەم لەسەرەوە چ دەنووسم لێرە ئەو ژمارانەی هەیتم بەبێ فاریزە دەنووسم 0 0 2 1 بەڵام ئەو سفرانە لە لای چەپ هیچ کەلچیان نییە باشتر وایە بێیان سڕمەوە کاتە 21 لە 1000 ئەوە بووە کەرت 21 لە 1000 21 لە 1000 21 دابش 1000 ئەوە کردمە ژمارە چی کردمە کەرت ژمارە دەی بە شێوەی کەرت بنووسە کردمە کەرت زۆر ئاسان. پرسیاری 26 دیسان یەکسانە بە ئەو هێڵە دەژمێرم چەند ڕەنووسە 3 لای چەپ ناژمێرم هیچ کات 3 ڕەنووسە واتە 1000 چونکە 3 0 ئەوجا ئەو ژمارەی لێرەیە دەنووسمەوە هەمووی بێگومان هەمووی دەنووسمەوە بێبێ فاریزە 0 7 0 4 ئەوجا پاشان دەچم ئەو سفڕی لا دەبم ئەو سفڕی هەرگیز لا نابم هەڵەکی گەورەیە ئەگەر ئەو سفڕیش لا بەم بەڵام تەنیا سفڕەکەی لای چەپ لا دەبم کە کەلچی نییە ژمارەکە ئەو های لێ هات. پرسیاری 27 ژمارەکان لە بچووکەوە بۆ گەورە ڕێز بکە کە تەمەشایان دەکەم ژمارەکان لێرە 2 لێرە 3 لێرە 3 دوو لە هەمویان بچووکترە کەواتە ئەو ژمارە سۆرە لە هەمویان بچووکترە ئەو سۆرە لە هەمویان گچکەترە ئەوجا ئێستا لە مابەینی 3 و 25 و 3 و 52 بێگومان 3 و 25 گچکەترە واتە ئەو زەردە ئەوجا ئەو کەسکە لە هەمویان گەورەترە ئەگەر لە بچووکەوە ڕیزکەم سۆرەکەی دەنووسم یەکەم شت دوایە زەردەکە دوایە سەوزەکە لە ڕاستەوە لۆ چەپ یان لەسەرەوە لۆ خوارێ ئەو پرسیارەی چا ناکەم هەز دەکەم بهێڵمەوە. پرسیاری 29 هەتا ڕادەیەک زەحمەتە بیرکردنەوەی دەوێ ئەوەی ڕاستی بی هەتا ڕادەیەک تەمەنی هۆما یان هوما بە 6 ساڵ لە تەمەنی هەنێ کەمترە ئێستا یەکسەر ئەم دەبی بزانم هۆما گچکەترە لە هەنێ گەورەترە لە هۆما بە 6 ساڵ یان هۆما گچکەترە لە هەنێ بە 6 ساڵ هیچ کێشە نییە یان هۆما گەورەترە بە 6 ساڵ یان هۆما گچکەترە بە 6 ساڵ یان هەنێ گەورەترە بە 6 ساڵ. ئەگەر تەمەنی هەنێ 19 ساڵ بی ئایا تەمەنی هۆما چەندە یان کام هاوکێشە یەکەم جار بە ئەم بزانم ئەگەر هەنێ 19 ساڵ بی هۆماش لەوی گچکەترە بە 6 ساڵ 19 کەم 6 شەشی لێ بڕوا دەکا 13 کەواتە هۆما 13 ساڵە هەنێش 19 ساڵە 1 13 1 19 بزانم لێرە کام هاوکێشە بە کەلکم دێ ئەو هاوکێشەیە با تەمەشای ئەو هاوکێشەی بکەم یەکەم جار 19 لەگەڵ 6 بکاتە تەمەنی واتە تەمەنی هۆما 19 و 6 دەکاتە 25 هۆماش 25 نییە هۆما 13 وەچی لێرە زانیمان کەواتەوە هەڵەیە چونکە ئەوها پیشان دەدا کە هۆما تەمەنەکەی 25 ساڵە چکە 19 لەگەڵ 6 دەکا 25 ئەو نە ئەواتە تەمەنی هۆماش دەزانم 25 نییە 13 دێمە لای ئێرە دیسان 6 و 19 کۆ دەکەمەوە دیسان دەکا 25 دیسان دەکا 25 دیسان پیتی دەکا 25 کەواتە ئەویش هەڵەیە هەر یەک شتە ئەو هاوکێشە هەمان ئەو هاوکێشەیە هیچ جیاوازیەک نییە تەنیا لێرە 6 لە پێشەوە نووسرای ئاڵوگۆڕ کرایە کاتە ئەو دووە هەردووچی هەر زۆر هەڵەیە. ئێستا دێمە لای ئەو
پرسیارە. تەمەنی ئەگەر 6 ساڵی بینم کۆی کەمەوە لەگەڵ تەمەنی هۆما دەکاتە 19. ئایا ڕاستە؟ ئەگەر 6 ساڵی بینم کۆی کەمەوە لەگەڵ 13 دەکا 19 کەواتە ڕاستە. ئەوە ڕاستە. ئەوە ڕاستە. ئەدی ئەوە لەبەر چ هەڵەیە؟ ئەوە ئەگەرە من 19 بینم کۆی کەمەوە لەگەڵ 13 چکەم دەزانم تەمەنی هۆمای کردە 13 ناکاتە 6 بێگومان. لێرە ئەوە هەر هەڵەکی زۆر زۆر گەورەیە، چونکە هیچ شتێک نییە کۆی کەمەوە لەگەڵ 19 بکاتە 6. هیچ ژمارەکی سروشتی نییە، چونکە هیچ کات نابی ئەنجامەکە گچکەتربی لەو ژمارەیە، کەواتە ئەوە هەڵەکەی بە زۆر ڕێگە هەر هەڵەیە. هیچ تەمەنێک هەر نەدەبووە ئەوە هەر هەبی ئەوەی ڕاستی بی، ئەوە سەر لێ شێواندنە، چونکەوە هەڵەیە بە دووسێ ڕێگە هەڵەیە. هیچ کاتێک تەمەن ئەوها نییە، کەواتە تەنیا و تەنیا ئەوە ڕاستە. بۆ جۆرەی خوێندکاری ژیر تەماشای هاوکێشەکان بکە، بیریان لێ بکەوە ئایا ئەو زانیاریانەی لە هاوکێشەکە هەیە دەچیتە زانیاری، ئایا هیچ لۆگیکەک هەیە، ئایا هیچ شتێک هەیە ئەو هاوکێشەیە ڕاست دەربچی؟ نییە، چونکە هیچ ژمارەك نییە سفریش لێرە بی هەر ناکاتە 6. تەنیا و تەنیا لێرە دەبی ئەو ژمارەیە ئەو پیتە بکاتە ژمارەیەکی نێگەتیڤ هەتا ببیتە 6. نازانم کو ئەو هەڵبژاردەیان نووسیە بەداخەوە. لێرە هەتمە کۆتایی لاپەڕا 46 و 47 دێمە کۆتایی ئەوانەیە. هیوادارم ڕوونبی و هیوادارم چاوپۆشی بکەن لە کەم و کورتیەکان کە بێگومان هەمیشە و هەمیشە ڕوو دەدەن. ڕەنگە ئەمن پیتێک بە هەڵە بخینمەوە، ڕەنگە ژمارەك بە هەڵە بخینمەوە، هیچ ئەو شتانە زۆر زۆر هیوادارم کێشە نەبی، چونکە ئەو هەموو پرسیارانە ئەمن ناتوانم سی خولەک قسەکردن و بەکارهێنانی پرۆگرام و بیرکردنەوە و نووسین بەبێ هەڵا هیچ ناکرێ و ناتوانم هەموو جارێ ئەمن وانەکەی دووبارەکەمەوە، چونکە کاتەکی یەکجار زۆرم پێویستە. هیوادارم چاوپۆشی بکەن. ئەگەر هەڵک شتێکەوەها هەبوو لە کۆمنتەکە بنووسە ژمارە 6 بۆ وێنە هەڵە بوو لە جیاتی پیتی بنووسە پیتی کیان هەیان بزانە چێ لە جیاتی 49 هەڵەت کرد 63 بوو یان شتێوە هیچ کێشە نییە. بەڵام هەڵەکان هیوادارم ئەو هەڵانە نەبن هەڵەی زانستی نەبی، تەنیا هەڵەی کە زمان لە کاتی قسەکردن چاو ژمارەك بە پێچەوانە دەبینی یانیش بە پێچەوانە کۆ دەکەیەوە، یان بزانە هەڵەکان کوونە، یان ژمارەکەم لە بیر دەچی بنووسم یان لای چەپ و ڕاست تێکەڵ دەبی. لەو جۆرە هەڵانە کە هەمیشە و هەمیشە بەداخەوە هەر ڕوو دەدا، هەتەوانەیەکی نوێ هەر بژی.